بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە و هەمواری یاسای بودجێ عێراق دەکەین. دیارە ئەمڕۆ ئەنجومەنی ماوە بەسەرچووی حکوومەتی هەرێم کۆبەوە لە کۆبوونەوەکە لە ڕاگەیەنداوی دوای کۆبوونەوەکە داهاتوە چاوەڕێەوەن کە بەغداد شایستەی دارایی مانگی 11 و 12 بنێرێ بۆەوەی بە زووترین کات موچە دابەش بکات. دیارە لە یەکی 12 میلیار گەیشتووە بۆ موچەی مانگیدا و ئەمڕۆژ 430 میلیار نێدراوە بۆ تاواکاری موچە بۆ هەر سێ مانگەکە. بەڵام تاکو ئێستا کە ئێمە بەرنامەکەی تێدەکەین لیستی موچە ڕانێنراوە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ کاک سۆرا عومەر ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق قسە لە سەرۆکاری دواکەوتنی موچە و هەمواری یاسای بودجەشکەوا بڕیار بوو بکرێت و دواکەوت قسە لە سەرم پرسانەکەی کاک سۆران بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو 763 میلیارەی کە لێکی 12ەوە گەیشت بۆ موچەی مانگی دە بۆچی زیاتر لە 10 ڕۆژە دابەش نەکرا؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان تەبەن بەداخەوە بابەتی موچە هێشتا پرسێکی گەرمی میدیا و ژیان و گوزەرانی خراپی خەڵکە لە هەرێمی کوردستان. وەکو ئەڵێن ڕژێمێک لە سووریا ڕووخا کە موچەی مانگی 12 داوە ئەو جار ڕووخاوە، بەڵام حکوومەتێک لە هەرێم ماوە و تازەش هەڵبژاردننی کردووە هێشتا پێک نەهاتووە موچەی مانگی نۆی داوە کە ئێمە بەرەشتی مانگی 11 دابوو کە مانگی 12شی داوە، هەشتی 12 کە کەوت موچەی 12 بە پەلە دابوو بۆ ئەوەی سوپا و خەڵک شەڕ بکەن، بەڵام دادی نەدا. هەرێمی کوردستان هەڵبژاردننیشی کردووە باشە هێشتا موچەی مانگی نۆی داوە. حکوومەتی ئینقازی سووری دروست بووە لە سووریا، هێشتا حکوومەتی هەرێم دروست نەبووە کە هەڵبژاردننی لە بیستی دا کردووە. وەڵا بەداخەوە تەبعاً هەمیشە وتومانە دەسەڵاتدارانی هەرێم و حکوومەتی هەرێم و پێکهێنەرەکانی حکوومەت بەگشتی بەبێ جیاوازی زۆر بێباک و بێمنەت و خەمساردن بەرامبەر بە مافی خەڵک ژیانی خەڵک. تەسەور بکە کاک حەکیم داواکردنی موناقەلە داواکردنی گواستنەوەی پارە کە هەندێک پارە هەبوو بۆی پێت بڵێم حکوومەتی هەرێم داوای کردووە گواستنەوەی پێ بکرێ لە 28/11 باشە وەزیری دارایی هەرێم کتابی کردووە لێ تکایە 430 میلیۆن دینارمان بۆ بگوازنەوە کە 430 میلیارد دینار میلیۆن دینار میلیۆن بەڵێ بەڵێ دوای 10 ڕۆژ وەزیری دارایی لە 8/12 وەزیری دارایی هەرێم عێراق نووسراوەکە بۆ وەزیری دارایی هەرێم وەڵێ کاکە نووسراوەکەت هەڵەیە 430 میلیارە تۆ داوای 430 میلیۆنەگەی تکایە چاکی کەو بۆم بنێرەوە. ئەم بابەتە لە 28 مانگەوە بەهۆی هەڵەی وەزیری دارایی کە نازانن نووسراوێک بنووسن 430 میلیارد دینار بە عەرەبی نووسیوانە 430 میلیۆن دینار بنووسین. ئەزانی چەند ڕۆژی ویستووە تا ڕاست کرایەوە لە 28/11 بۆ 10/12 تەنها 12 ڕۆژ بۆ ڕاستکردنەوەی هەڵەیەکی وەزیر لە نێوان هەرێم و بەغدا ئەم بابەتە هاتووە و ڕۆشتووە بەس بۆ گواستنەوەی ئەو 430 میلیارە. بەڵێ هەر بۆ هەڵەی ڕاستکردنەوەی هەڵەی ئیملایی تێفسامی هەر وەکو بۆچی ئەوەی کردووە وەکو ینی ئەحرازکردنی وەزیری دارایی هەرێم بۆ یاخود دەیتوانی بیشی کا و ئەمە یەکەم هەڵەیان نییە نەشینێرێتەوە بۆ هەرێم. بەڵێ ئەمە یەکەم هەڵەیان نییە. بە درێژایی
ناردنی ئەو ماوەیەی کە هەیە ناردنی نووسراو میزان مراجعە داهات یعنی نووسیویانە ئێمە داهاتی دوو مانگمان 950 ملیارە بە کتاب ڕۆشتووە بۆ وەزارەتی دارایی بۆ عێراق دوای هەفتەیەک ئەڵێن وەڵا ببورن وەزیری دارایی ئێمە بە هەڵاوەمان نووسیوە یعنی قەت بووە تۆ بە هەڵا نووسراوێ بکەی بینێری بۆ عێراق بڵێ داهاتی ناوخۆی دوو مانگم 950 ملیارە دوایی پەشیمان بیتێ بڵێ وەڵاوە غەڵەت بوو داوای لێبوردنەکەینەوە نووسراومان بە هەڵە ناردووە من بیستومە تەلەفۆنێ بە هەڵاکەی نامێ بە هەڵا هەنێری لە بینی دوو هاوڕێیە دوو کەسە نەمبیستوە کتابێک داهاتی ناوخۆی هەرێمی تیا بنووسی وەزیری ئیمزایکە بڕاتە نوێنەرایەتی حکوومەت نوێنەرایەتی حکوومەت بینێرێ بە وەزارەتی دارایی عێراق بڵێن وەڵا غەڵەتمان کرد ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە کە بێباک و بێمنەتن لە ژیانی خەڵک موهتەم نین چونکە یەکێکە نەیزانی چاوەڕێەوە نەبوو سەری مانگ بێت و موچەکەی وەرگێت لە بەرامبەر ئەرکێکا کە بەجێی هێناوە تێناگالەوەی کە موچە ئەهەمیەتی چییە چکە خۆی قەت پێویستی نییە بەشی زۆری ئەوانەی لەو دەسەڵاتن نەموچە وەرەگرن نە پێویستیانە نائیزانن چییە و چەنە کابینێ مەبەست هەموو ئەوانەی کە لە حکومڕانیە وڵاتان چ لە حیزبی باڵادەست چ لە ناو حکوومەت کە جونگە هەستیارەکانیان بەدەستەوەیە بۆیە ئەمە نیشانیەدا کە حکوومەتی هەرێم دەیەوێ ئەم نەبوون و نەدان و دواکەوتنی موچە بەردەوام بێ درێژ ببێتەوە تاکو داهاتی ناوخۆ و داهاتی قاچاخی نەوتت کە بە تەنکەرەی فرۆشن هەمیشە ون بێ ونیشیان کردووە ونیان کردووە تەسەور کە بەزە و مناقلەی بۆ هەرێم کراوە ئەمڕۆ 430 ملیارە باش هەرێم لە داهاتی ئەم ساڵ کۆی ساڵەکە 395 ملیار دیناری ناردوێتەوە بۆ بەغدا کەچی وەکو ئەوەی بەغدا قەرزاری هەرێم بێ موچە دابەش ناکەن دینار ناخەنە سەر موچە لە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوت بە بەغا شەڵێن تۆ حەقی خەڵکی هەرێمی کوردستان نادەیت ئەی باشە هەنی بێ بەرامبەر بەغدا پارەکە دەنێرێ ئێستا بەرامبەر بە چییە؟ نەوت بە قاچاخ و بە تەنکەرە فرۆشن باشە داهاتی ناوخۆ ئەبەن نە پرۆژە ئەکەن هیچ ناکەن ئەوەی پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە پارەکەش ئەڵێن نیمانە و بردویانە ئەش بێ بەغا هەموو پارەی موچە بنێرێ 996 ملیار لیستی موچە گەشتوتە 996 ملیار لە مانگیدە داوای 996 ملیاریان کردو باش ئەی ئەو 763 ملیارەی لە مانگیەکی دوانزەوە هاتووە زیاتر لە دە ڕۆژە بەڵێ بۆ تا ئێستاش دابەش نەکراوە تا ئێستا بەنامە لەگەڵ بەڕێزە دەکەین دابەش نەکراوە حکوومەتی هەرێم نیازی وا بوو یەک موچەی تر بدات و بچێتە ساڵی نوێ هاوشێوەی ساڵی 2023 چۆن سێ موچە نەدرا وتی عێراق پارەی نەناردووە عێراق وتی من هەموو حسابی خۆم هەیە و پارەی خۆم ناردووە و هیچی تری هەرێم لای من نییە تا بینێرم ئێمە دوایەوەی کە بڕیار بوو تەنها 763 ملیار بێوی تر تەواو سەردانی مەحکەمەی ئیتیحادیمان کرد پێمان وتن ئەمە پێچەوانەی بڕیاری ئێوەیە وەرن هەرێم بە ڕێگای تر و بە ڕێکاری تر پابندکەن من بە سەرۆک وەزیرانی شمود لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو ڕوبەڕوو لەگەڵی کۆبوونەت پەرلەمان وتم بۆچی خەڵک ببێتە قوربانی ئەم نێوانەی هەردوو حکوومەت یعنی ڕێگایکی تر بگرنە بەر بۆ ئەوەی کە ئەگەر هەرێم پابند نییە
نەوت نادا داهاتی ناو خۆنادا خۆ نایدا بە میلەت. ئێمەش ئەڵێن کوا ئەو داهاتە فەرموویەوە ئیجراتێکی تر بگرنە بەرجیا لە قوتی خەڵک بۆ بێتە قوربانی ئەم ناکۆکی و ململانەیە. و من ئەو کاتەش دوتم سوودانی لە هەرێم قسەیەکەکە لە بەغداش قسەیەکی ترەکە دەبەرەوەی بەتەنیا ناتوانێت بڕیار بە. وەڵامی سوودانی چی بوو بۆ قسەکەی بەڕێزت لە ناو پەرلەمانی عێراق؟ وەڵامی سوودانیەوە بوو کەوتی ئێمە لە 2023 یاسای بودجەمان دەرکرد هەرێم پابند نەبوو بۆی خەڵک بێ موچە نەبێ قەرزماندا بە هەرێم. دوای قەراری محکەمەی ئیتیحادی دەرچوو لەسەر تەوتین ئێمە پابندین و ئەو چەند مانگە بە زیادەوە پارەمان ناردووە ئەوەی ماوە ئەو 763 ملیارەیە کە ئەینێرین. بەڵام دوای فشارەکان تەبعاً ئەو کۆبوونەوەی پەرلەمان بۆ خەڵکی کوردستان گرنگ بوو لەبەرەوەی سوودانیاتە پەرلەمانی عێراق چوارشەمەی ڕابردوو. بەڵێ ئەمە فشارمان کرد و وەزەختێکی زۆرمان دروست کرد کە بڵێین ئەمە دەسەڵاتدارانی هەرێم بەڵێ ڕاستە نەوتە فرۆشن بە قاچاغ و سوودانی باسی کرد. لەوێ باسی کرد؟ بەڵێ من پێشم و دوتم هەرەوە نییە بگرە لە نەوتی کەرکووکیش کۆمەڵێک ئەحزابی سیاسی چۆن لە هەرێم و لە هەندێک لە فەسائیلی مسلحە لەوێش لەو 100,000 نەوتی کەرکووک تەهریبەکەنەوەی فرۆشن چونکە ئەو 100,000 دەبوو بکرێتە بۆری بەندەری جیهان بڕوا بۆوێ کە ئێستا ناڕوا ڕۆژانە تورکیا غەراما خاتە سەر عێراق لەبەرەوەی گرێبەستێکی هەیە عێراق لەگەڵ تورکیا بۆ هەناردەی نەوت بەڵام لەبەرەوەی بۆریەکە ڕاگیرا و نەوتی هەرێمی پیاناڕوا گیراوەتەوە نەوتی کەرکووکیش ناڕوا. طبعاً بەرپرسیاری یەکەم و ئەخیر هەرێمی کوردستانە ئەوەڵەیە ئێوە حکوومەتی خۆتان هەیە داهاتەکەی ناوخۆی خۆتان ناداتێ نەوتەکە بەشتان نادا لە هیچ بوارێکە نە لە داهاتەکەی نە لە بەرهەمەکەی. گوناحی ئێمە چییە کە ئێمەوە تا پابندین بە ناردنی موچەوە؟ باشە بەس فشاری ئێوە چی بوو بۆ جگە لە کۆبوونەوە سەرۆکی دادگای فیدراڵی هاتنی سوودانی ئەو فشارانە ڕۆڵیان هەبوو ئێستا ئەوەی کە موچە نەفۆتێ؟ ڕۆڵیان هەبوو لەوا کە موچە ئەبێ بەردەوام بێ و ئەو مناقەلەیەش سوودانی وتی حسەتان نەماوە چوارشەمەی ڕابردووە. بەڵێ هەندێک پارە دۆزرایەوە لەکوێ؟ لە ناو پشتی هەرێمە هەر تایبەتە بە موچە. بەڵێ ئەوەی کە وەزیری دارایی لە 430 میلیۆنمان بۆ بنێرن بە مناقەلە بۆمان بگوازنەوە خۆی 430 ملیارە ئەوە یەکێک بوو لە بابەکان کە کاتێک وەزیری مالیە بینی دانی پیاهێنا وەوتی سەرۆک وەزیران با بڕیار بدا من جێبەجێیەکە. ئێستا هەر لە بودجەی وەبەرهێنان نەگوازراوەوە هەر لە پشکی موچەی هەرێم بۆ موچە گوازراوەتەوە بۆ موچەیە بەڵێ هەر لە پشکی چاو چاودێری کۆمەڵاتی و خانەنشینی لێو گوازراوەتەوە بۆ موچە. بەڵێ ئێمە بڕیارێکی ترمان هەیە حەزەکەم ئەوەشتان پێ بڵێم لە نۆی 12 سەرۆک وەزیران مەکتەبی سەرۆک وەزیران بە نووسراوی ژمارە 244-46-29 لەسەر تایتڵی عەلە الفەور زۆر بە خێرایی بۆ وەزیری مالیە زیادەی تەخسیس ئەڵێ بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی و چارەسەری کێشەی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە کاریگەری خراپی لەسەر بژێوی ژیانی خەڵک کردووە هاوڵاتیان و بە لە بەرچاوگرتنی گواستنەوەی هەندێک تەرخانکراو لە ناو خشتەکانی موازەنە ڕئیس وزەرا تەقدیمی تەڵەبێکی کردووە پاڵپشت بە مادەی 60 لە یاسای بودجەی ساڵەکانی 2023 24 25 تاکو لە کۆبوونەوەی ئایندەی مەجلیس وزەرا بخرێتە بەرنامەی کارەوە. ئەمەش ماوە بۆی کە مادەی 60 لە یاسای بودجە ئەڵێ
ئەگەر نەقص هەبوو لە ڕەواتبە ئەوە سەرۆکۆزیران ئەتوانێت دەسەڵاتی خۆی بەکاربێنێ لە مەجلیسی وزەرا بۆ ئەوەی کە نەقسە پڕکاتەوە. یعنی پێنجشەممە بەڵێ کە کۆبوونەوەی سبەی پێنجشەممە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراقە، ینی پێشبین دەکرێت جگە لەو 430 میلیارێکە گواستویانەوە بەڕەپارێکی تریش بگوازنەوە بۆ هەرێ هەرکەم و کوڕیەک لە بەنسەلەی موچا هەبێ بڕیارە پڕی بکەنەوە و ئێستا باش بۆ ئەوەی بینەرانیش بەرچاویان ڕوون بێ ئێمە داوای 996 میلیارمان کردووە بۆ مانگیدا هەر مانگێک 996 باش واتە ئەکاتە 2 تریلیۆن و 899 میلیار بۆ هەر سێ مانگەکە بۆ مانگی 10 و 11 و 12 عێراقیش 763 میلیار بۆ هەر مانگێکە نێرێ کە ئەکاتە 2 تریلیۆن و 289 میلیار باش ئەوەی کە ئەمێنێتەوە و نەقسە 430 میلیارەکە 610 میلیارمان نەقسە جگە لەو 430 میلیارە 430یان بۆ ناردوین ئەکاتە 180 میلیار نەقس ینی واتە ئەنی ئەوە کاتێکە کە هیچ دینارێک لە داهاتی ناوخۆ نەخێر تا ئێستا هەرێم ئەوێ بەم جۆرە بڕوا ئێستا 1,763 هاتووە لەگەڵ 430 لەگەڵ 463 لەگەڵ 430 کە ئەکاتە تریلیۆنێک و 193 میلیار ئێستا تریلیۆنێک و 193 میلیار گەیشت لە بەردەستی لە حسابی حکوومەتی هەرێمایە باش ئێمە چەندمانەوێ 996 واتە 197 میلیار بۆ مانگی 11 حازرە مانگی دەزیایی هەیە وە گوتم 197 میلیاری زیادە باش 996 میلیارەکە 56 میلیاری هی خانەنشینی هاوتاکردنەکەیە کە عێراقوتی من حەقم نییە چکە من بڕیارم نەداوە هێشتا هەرم هەر داوای کردووە یعنی ئەگەر خانەنشینیەکەی لێ دەرکەی نەقسمان نییە ئەو 180 میلیارە بەس بوو دابەشی ناکرد مادەم ئێستا موچەی مانگی بەڕێزوتر لە 763 میلیار لە یەکی 12ەوە هاتووە باشە ئێستاش 430 میلیار ئەی بۆ دابەشی ناکەن و کارەکەی چییە؟ یان هێ سوپرایز بۆ خەڵک بکەن ئەنی هەمووی بێکەوە بێ یان هێ سوپرایزکەن دوو موچەیان پێش خەن و موچەیەکیان بمێنێ بۆ ساڵی داهاتوو کۆتایی ساڵی داهاتوو بەس بەختا ئێستا بۆ مانگی 11 760 میلیاری تر دەنێرێ 763 تر شتێک کەمتر چەند میلیارێک بەڵێ نێرە هیچ کێشەیەکی نییە تا ئێستا نییە تێگەر دروستی نەکەن بۆ مانگی 12 بۆ مانگی 12 چونکە ئێستا هەر سێ لیستەکە لە وەزارەتی دارایی عێراقا لیستی مانگی دەدەمێکە لەوەیە 11 و 12 تەسلیم کرا باشە بەس نەدەکرا پێش دەست بە موچەی مانگی دەبکرێ سە خەڵک زیاتر لە 7 ڕۆژە موچەی وەرنەگرتووە لە بارودۆخێکی کرابدایە بۆ ئەو دواکەوتنە وەڵاوە ئەو حکوومەتای زانێ کە منەتی بە ژیانی خەڵک نییە و باکی نییە و هیچیش ناڵێ و ڕوونکردنەوەش نادا ئەوە ئەوانەی زانن کە بۆ ئەویان نەکردو بەڵام ئەوەی کە بە ئێمەیان وتووە نانێ بچنە ژێرباری نەقسی دابشکردنی موچە بۆی دیناری داهاتی ناوخۆنەوتی نەخەنەسەر ئەنیگر پارە لە بەغدا دوا بکەوێ ئامادەنی یەک دینار لە داهاتی ناوخۆنەسەر ئەوە شۆکاری دواکەوتنەکەی هەتا ئەم مناقلە نەکرا ئامادە نەبوون 763 میلیار و 146 میلیۆنەکەی هاتووە وەری بگرن ئامادە نەبوون وەری نەخێریان وەری ناگرین چکە ئەگەر وەرمانگر کەواتە بێ داهاتی ناوخۆی بخەینە سەر ینی ڕازین بەمە ڕازی نابین خودداهاتی ناوخۆ بە قسەی خۆیان 350 میلیار دینارە ئەوەی کە 350 میلیارەوەی کە خۆیان دانیان پێهێناوە دوای ئەوەی کە بەشێکی زۆر لەو هاوردەی مەوادانەی دێتە ئەم وڵاتە داخلی سیستەمی دارایی نابێ داخلی گومرگ نابێ پێڵێن ڕێگای VIP
ڕێگای VIP ئەوەیە ئەگەر تۆ بارێک بێنی لە وڵاتانەوە لە مەرزەکانەوە داخڵیکەی تەماشا ئەکەن ئەڵێن ئەم بارەی تۆ گومرگی زۆرە یەکێک دێ پێتەڵێ لە ناو مەرزەکانە کاک فڵان زەحمەت نەبێ ئەم جارە کە ئەم بارەت هێنا ئەم مەوادەت هێنا تۆ بۆ نمونە بۆ هەر بارێک 100 ملیۆن دینار گومرگت داوە ئیتر تۆ 100 ملیۆن نادەی 80 ملیۆن گومرگ بە و بیە بە ئێمە و بەبێ کێشە ڕاستەوخۆ بە ڕێگای VIP کە ڕێگاکە ناویان گۆڕی سە قاچاق ناوی VIPە بە VIP بۆ داخڵەکەین واتە پارەکە بە حیزب حیزبی باڵادەستی هەردوو لە پارەکە بە بەوان داخلی وەسل و سیستەمی گومرگ نابێ و پێڵێن ڕێگای VIP داخلێکەن بۆی ئەمانەی لێ دەرکە زائیدەن ئەو داهاتەی لە ناوخۆ کۆ بێتەوە لە مرورەوە بۆ باج هەردوو حیزبی باڵادەست حیسەی خۆیان بە زیاتر لەوەی ئەیگەڕێنەوە بۆ داهاتی گشتی دەرەهێنن ئەوی تری تەسلیمەکەن ئەوەی تەسلیمیان کردووە و لێیان زیادە و خۆیان زۆریان بردووە مانگی 350 ملیارە کوا باش ئەویش دیار نییە ئەویش دیار نییە ئەویش نادەنەوە بە موچە باش بەزی سەوک و موچەی مانگی دە 11 لە فۆتان ڕزگاری بووە من ناتوانم وا بڵێم ئەوە دەڕزگاری بووە دەڕزگاری بووە ئیشەڵڵا 11 و 12 ڕزگارێ بێ لە دەستی لە سەڵاتدارانی هەرێم حەزیان دەکرد یەک موچە بدەن بەڵێ هەر نیتیان وا بوو ئەگەر بەغدا پارەی تری ئامادە نەبووە ئەمان ئامادە نەبوون بە بەغداش ئەڵێن شۆڤێنی باوانەشی دیفاع لە خەڵکەکەن لە بەغدا پێیان ئەڵێن جاش بەڵام خۆیان داهاتی ناوخۆوە بن نەوتە بن ئامادەنین دیناری موچە بن بە خەڵک ئەبێ ناویان چی بێ خۆیان ئەبێ بە خۆیان بڵێ چی بۆیە من ێستا نە تەعبیر بەکارێنم نە هەندێک شتیان پێڵێی چکە هیچ نەماوە پێیان نەڵی هەرەوە ماوەکو هین تێبکەوی جنێوی نەشیا و هینیان پێبی کەەوە لە ئێمە ناوەشێتەوە گەرنا ئەوەندە وازەحە ئەوەندە وازەحە کاک حەکیم یعنی ئیش لەسەر چەوساندنەوە و برسیکردنی خەڵکەکەن سا خەڵک پلە بەرزکردنەوەی لەبیر چۆ هاوتاکردنی موچەی لەبیر چۆوە دامەزراندنی لەبیر چۆوە فەرموو گرێبەستەکانیان کرد بە هەمیشەی ئەو چی بەسەر هەموو گاڵتە پێکردنە ئێستش نەکراوە ئێستش جەڵێن چی ئەوە ئێمە کردومانەی نێرین بۆ بەغا کردومانە بەزای نێرین بۆ بەغا بەغاش قوبوڵی ناکە سێیەکەمەکان هەر ماوەیەک و بە جۆرێک یاری بە مەشاعری ئەم خەڵکاناکەن کە لە خوێندنا یەکەم بوون لە زانکۆ یا لە پەیمانگا خاوەن بڕوانامە باڵاکان خەڵک بە دکتۆراوە گەمە بە مەشاعیرەکەن هیچ پێویستیان تابەت و هەژارەکان و ئەوە هەر لێگەڕێن دەمێک کە 13,000 ناویان ناردووە بۆ وەڵاهی ئەمڕۆ کاک حەکیم لە نووسینگەی پەرلەمانی کوردستان ئەوانە هاتبوون کە پەرلەمانی عێراقیان کوردستان پەرلەمانی عێراق کوردستان کو هەیە بەڵێ کوردستان پەرلەمانی نییە ناشی بێ نیەتی ئێستا ناوەکەی وەزعە ئەو نەتیجەی پەرلەمان چی بوو هەرچەنە پەرلەمانی هەرێمی کوردستان تەشکیلیش ببێ زەحمە نەبێ ئیشی چییە بێ ئیشی نابێ چییە بێ لێپرسیون لە موچە یاسای بووجە هیچی نابێ هیچی بەدەست هەرێمی یاسای بووجەیە بێ هیچی لا نییە 10 ساڵی ڕابردوو یاسای نەبووە بۆیە ناتوانن فشاریش دروستکەن لە بەرەوەی زۆری نەپارتی ویکێتی ئەگەر پەرلەمان بکەوێتە سەرپێر چەندە کێ فشار دروستکە سەرۆکی یەکەم کۆبوونەوە دوێنێ ڕۆشتووە لە کلیلی قای کۆبوونەوەکان نایەوە پێی ئەم دەسەڵاتدارانە بە چاخانە ئەوە بێڕێزیە ئەوە بێڕێزیە بەو دەنگانی کە خۆیان زۆری نەیان هێناوە نەک لایەنەکانی تر یعنی ئەو پەڕی بێڕێزیە ئەمە لە فەرمانبەرێک لە سەرۆکی کاتی پەرلەمان سەرۆکی بە تەمەنی پەرلەمان دەسەڵاتی زیاتر بێ نەک فەرمانبەرێک و بەڕێوەبەرێک هەر ئەوەی کە لەبەر دەرگا وەستاوە و پۆلیسەکە
ئەوە کە بەس سەرۆکی پەرلەمانی بوتنەیتە ژوورەوە چۆن بچێتە ژوورەوە؟ باشە ویست باسی ئەو بکە ئەمڕۆ نووسنگی پەرلەمانی عێراق باسی خەوان پێویستی تایبەت نا کۆمەڵێک ڕزگاربووی شاڵاوەکانی ئەنفال هاتبوون. باش یعنی تایەتی خۆی ڕزگاربووی ئەنفالە، هاوسەری شەهیدە، برای پێشمەرگەی دێرینە کە سوکاری ئەنفالە، تا ئێستا ئامادە نەبوون موچەیەکی کەم کە 500,000 پێی ڕەوان نەبینراوە، پێی نەدراوە، با خەریکە تەمەنی کۆتایی دێ. یعنی زۆر نیگەران بووم، یەکێکیان ناوی کوردستان خان بوو، زۆر بە تەمەن بوو، وتم تۆ بەم تەمەنەوە کێ ناوی کوردستان ئەو کاتە؟ وتی کاکم کە یەکێکە لە پێشمەرگە دێرینە دیارەکانی کوردستان. وتی ئەمەش خوشکمە، هاوسەری شەهیدە، خۆی ڕزگاربووی ئەنفالە، من ڕزگاربووی ئەنفالم، پێش ئەنفالیش زیندانی سیاسین هەر هەمومان، تا ئێستا هەوەیەکمان پێیە، ساڵانە پارەی تازەکردنەوەی هەوێکا دەین، بەڵام موچەیەکمان نییە. هەنی من شەرم مەکرد کە هەیان بوو لە کاتی لەدایکبوونی منە ئەو لە زیندان بووە، کە من 7 لەدایک بووم، ئەو لە زیندانی بەعسا بووە. من پەرلەمانتاری عێراقم 3 ساڵە، ئەو هێشتا هەیە داوای موچەیەکەکە لە پای ئەوەی کە چەند ساڵ پێش ئێستا 40 ساڵ پێش ئێستا لە زیندانی بەعسا بووە، بەعسی سووریش ڕووخانەک هی عێراقی، ئەم هێشتا لە دەسەڵاتی کوردی داوای موچەیەکەکە. خۆی کاک حەکیم زۆر جار کە ئەمانە هەموو ئەیڵێنەوە، بەشێ لە خەڵک کە زۆرینەکەیە، باشە هەندێک جارەڵی مستحقی ئەم واقعەیە، چونکە دەسەڵاتێکی هەڵبژاردووە، شەڕ بۆ دەسەڵاتێکەکە کە زوڵمی لێ بکە، موچەی ببڕێ، موچەی نەداتێ، تەعەدای لێ بکە، حسابی بۆ نەکە، هەر قوبوڵێتی. وەرە بە چ منطق و عەقڵێک تۆ لێکی ئەدەیتەوە بڵێ ئەمە دۆخی خەڵکی کوردستان بێ، لە کاتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بێ، لە مانگی 12 بێ موچەی مانگی 9 وەرگرتە بێ، ئەم دەسەڵاتە پارتی وێکێتی دەنگیان زیایی کرد بێ. بەڵام بەشێکی تەزویرەوە بەس بەشێکی حەقیقیشە، تەزویرەکە وازەحە، حەقیقیەکە. باشە خەڵکینە، بۆ ئەمەتان قوبوڵە، بۆ دوای هەڵبژاردن ئەکەونەوە قسە پێوتن و ناڕەزایەتی و یەخەی ئێماگرنەوە لەن وەزەعمان وایە. هەندێک جار ئەوەندە متەحەیرە مێنی ئەڵێ باشە ئەی خۆخوای گەورە زوڵم لە هیچ بەندەیەکی خۆی و لە هیچ میلەتێکیش ناکە. سووریەکان شایانی ئەوە بوون ڕزگاریان بێ لە دەستەمکارێکی وەکو بەشار، وەکو حافزی باوکی کە گۆڕ بە گۆڕ بێ، ئەمڕۆ گۆڕەکەشیان سووتان. دوای 12 ساڵ ئەوەی ناویان ناشۆڕش، خەبات، تێکۆشان، چەکیان هەڵگرت، داعش دروست بوو، هەر کۆڵیان نەدا، تا بەرهەمەکە حتا تەواو ئەوانەی کە ستەم لێکراو بوون لە زیندان هاتنە دەر، ئەوانەی ستەم لێکراو بوون و چەکیان هەڵگرت چوونەوە ناو کۆشتی ئەم ستەمکارانە. ئەوەی کە باوەڕ بکە ئەوەی لە سووریا ڕووەدا لە زوڵم، لە زیندان، لە ئەشکەنجە، لە ڕفاندن، لە تەعەدا، لە هەرێم و عێراق هەمووی هەیە و وەکو یەکیش. بەڕێزە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ بووی، بەڵێ ئەوەی کە لە زیندانەکانی سووریا ئێستا دەیبینیەوە شکنجەیە، هەیە ئێستا لە زیندانەکانی هەرێم، لە زیندانەکانی پارتی ویکێتی لە عێراق پاشان لە هەرێم باش بوونی هەیە بە بەردەوامی. ژەمە قسەی من نییە، ئەمە کاک حەکیم لە ساڵی 2015 باشە ڕێکخراوی هارتلاند ئەلاینسنس، ڕێکخراوێکی ئەمریکیە، ڕێکخراوێکی ئەمریکیە، ئەم راپۆرتەی بڵاو کردەوە. باسی چی دەکا؟ باسی ئەشکەنجەدان و خراپ مامەڵەی بەندکراوان لە عێراق و هەرێمی کوردستانی عێراق.
کاک حەکیم ئەم راپۆرتە چی تێدایە ناوڕۆکەکەی ئەشکەنجەش ئەم ڕێکخراوە ئەمریکیە باشە ڕوبەڕوو لەگەڵ 255 زیندانی لە هەرێم و لە عێراق دانیشتووە چۆن ئەشکەنجە دراون بەچی ئەشکەنجە دراون لەسەر چی گیراون چۆن بەندکراون چۆن ڕفێنراون شتی وای تایە ئینسان شەرمەکە بیخوێنێتەوە جۆرەکانی ئەشکەنجەی تێدایە بڵێ شێواز جۆرەکانی ئەشکەنجەی تایە لێدان بە سۆندا باشە لێدانی کارەبار لە جەستەی ئینسان لێدان بە بۆری کێبڵی کارەبایی و قایش بۆ تەعزیب ئەوەی کە ئێستا جەلادەکانی بەعسی سووریەی بینیت چۆن خەڵک ئەشکەنجە ئەدەن لێدان بە بۆکز و بە زلە ئەوەتە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی ڕێکخراوێکی ئەمریکیە 10 ساڵ پێش ئێستا ئەمانەی تۆمار کردووە لێدان بە چەک بە دەمانچە و بە کلاشینکۆف پیاکردنی ئاوی سارد هاڕاوی بیبەر بکەی بە شوێنی دەموچا و هەستیاری ئینسانە جەستەی ئینسان بە جگەرە بسووتێنی تورەکەی لایلۆن تا وەکو خنکاندن بیخنچێنی ئەمانە ڕێکخراوێکی ئەمریکی تۆماری کردو لە زیندانەکانی هەرێم و عێراق جگەلەوە بە پلایس ئەورەتی ئینسانیان گوشی و هەتا لە هۆشی خۆی چوە هەمووی تایە تەلی سەقف تەلی باریگەوەی شیشی سەقفی پێبەسن کردویانە بە زەکەری ئینسانە بۆ ناوەوە سەگیان بەرداوەتە ئینسان سەگ بیتبەری بیتە جەستەی بە کەیفی خۆی ڕاست و چەپ هەڵواسین سەر و ژێر هەڵواسین دەرهێنانی نینۆک خۆی بەنەس ئەڵێ ئەوەی لە زیندانەکانی بەعس کراوە لە عێراق و هەرێم کراوەتەوە تەحەدای هەر هەمویانەکەم جورئەتیان هەبێ بێن بڵێن وانە جگە لەوە زیندانی نهێنیان هەیە بەڵێ ئێستش هەیە بەڵێ ئەوەی کە لە سجنی سیدنایە کە ئێستا هەموو دنیا تووشی شۆک بووە لە ساڵی 2024 ئابینن چۆن ئینسان ئەشکەنجە درێ لە عێراق و هەرێم هەمان شت هەیە ئەوەی کە چنە ژێرزەوی زیندانی تایە بەڵێ هەیە ئەو زیندانانەی بینن ئاشکراوەی جنیە لە هەموو قۆناغەکانی تەحقیقا لە هەرێمی کوردستان و عێراق ئەشکەنجە بەم ئامرازانە بوونی هەیە هەموو ئەو جەلادانەی کە خەڵک تەعزیب دەدەن لە سووریا ئێستا یەک ناویان بڵاوە بێتەوە بۆی بە سزای بگەێنن لە هەرێمی کوردستان و عێراق هەمووی هەیە ڕۆژێک دێ هەموو ئەمانە کەشفە بن و ڕۆژێک دێ ئەو مناڵە مەحرومانەی ئەم وڵاتەوە گەنجە مەحرومانەی وڵاتە چنە و کۆشکانەی بەرپرسانی باڵای ئەم وڵاتە و عێراق چکە عێراقیش ئەوەی لە عێراق ڕۆدا هەمان بەعسیزمە هەمان ئەوانەی کە بەعز بوون و بەعسی بوون و بەو عەقڵیەتە ئەشکەنجەی خەڵکیان داوە ئێستەش وایە بەتایبەتی سوننەکان هەمویان ئەشکەنجەدانی سوننەکان لە زیندانە بەشێکی زۆر لەوانە کە خەڵکی دیندار و زانای دیار و کەسایەتی بوون بە ناوی تیرۆرەوە هەمویان حکمی ئیعدامیان هەیە ئەم سەرۆ کۆمارەی ئێستا زۆرترین ئیعدامی ئیمزا کردووە لەو ئیعدامانەی کە هەمووی تەصفیەی جەسەدی خەڵکی بێتاوانە بە جوملە کە ئەو فەزیحەیەکی گەورەیە ئەبێ سەرۆ کۆمار ڕایگرێ ئەوە تەصفیەی ئەو کوشتنانەیە کە ئێستا لە سووریایی بینی کۆمەڵێک دەرچوونتیان ئەمڕۆ ئەبووە 53 کەسین لە سێدارە بدراینایە بەڵام ئازاد بووین ئەلەو جۆرانە ئێستا لە عێراق لە سێدارە درێ بەردەوام بۆیە پندێکی تێدا ینی پند وەردەگرن یاخود دۆخەکە لێک چوونە لە ڕووی سیاسی بێ موچە بێ زوڵم بێ پندیشی تێدا بۆ خۆیان بە سەڵاتدارانی ئێرە ئەوەی لی نابین ڕێکەوان ترسێکیان هەبێتەوەی کە لە سووریا ڕوویدا لە فێرعەونەوە کە خوای گەورە وعدی داوە اليوم ننجيك ببدنك لاشەکە تێڵینەوە بۆ عیبرەت لە فێرعەونەوە هەتاکو بەشار ئەسەد هیچ ستەمکارێک پەندی لە ستەمکاری پێش خۆی وەرنەگرتووە بڵێ خۆ سەرنجامەکەی ئەها بوو منی جوام لێ دێ کاک حەکیم باوەڕ بکە
کەوتنی ستەمکار لەحزەیەکە کە جاری وایە لەو پەڕی قووەتایە هەموو ئەو دەوڵەتانەی کە بەشاریان پاراستووە هەر ئەوانن عێراق و هەرێمیشیان پاراستووە چۆن ئەوانیان فرۆشت چۆن دەستیان لە پشتیوانی ئەوان هەڵگرت چاوەڕێ بکەن ڕۆژێکیش کە دەستیان لەمان بەردا هەر گەنج و مناڵی مەحروم لە ژیانی ئەم وڵاتە کۆتاییان پێێنێ ئەزانی من و تۆ لەم تەمەنەی خۆمانە وەرە با بیژمێرین کەوتنی چەند ستەمکارمان بینی سەدام حوسنی مبارەک زەین عابدین عەلی عەبدوڵڵا ساڵح کەیتر ئەوەی ژنەکەی کوێ بوو بەنگلادیش بەڵێ قەزافی بەڵێ ئەوە بەشار ئەسەد زۆرمان دیوە خەڵک وازانێ ستەمکار بۆ ئەبەت حکومەکە ناوە ئێمە لەم تەمەنا کە دڵنیان باوکو با پیری ئێمە زۆرتریان بینیوە ئێمە ماوین خەڵک ماوە بەڵام ئەم ستەمکارانە یەکێکە بێ بکەون ئەوەی کە باوکی حکمی بۆ جێهێشتووە لە دەستی کوڕەکەیە بێ هەر ئەوە تا 29 ساڵ حافظ ئەسەد حکمی کرد زوڵمی کرد دوایی جێهێشت 24 ساڵیش بۆ کوڕەکەی بەڵام سەرنجام چی لێ هات سەرنجام دیکتاتۆرێکی جەبان بوو سەدام لە بەشار ئەسەد ئازاتر بوو چکە سەدامی ژەیتوانی وەکو بەشار ئەسەد سواری تەیارەیە بێ و ئاڵتون و پارەکان و ڕاکە لانی کەم بەقەر سەدام جورئەتی نەبوو لە وڵاتەکەی خۆیان بچێتە کونیەکەوە ڕای کردەوە تا هێشتا حەزی لە ژیانە ئەمانە ئەگەر نەپارێزرێن ئاوان یا بێ بچنە کونیەکەوە دوایی ئەگیرێن یا ئەبێ بڕۆن وەکو شای ئێران لە وڵاتێک تا بە قەبیحی ئەمرن هەتا ماونی تر ناوێرن دەرکەون ئەوانەی کە چاوەڕێ بوون کوڕەکەی حکومکە بەشار چاوەڕێ بوو ڕێخۆشکا بووی کوڕەکەی حکومکە بەڵام خۆی کەوت بۆیە کاک حەکیم بەداخەوە ئێڵێم میلەتی وەکو کورد سەلار و سەنگین دەستی هیچ دەسەڵاتدارێک ناکەوێت تا ئێستا چەکی هەڵ نەگرتووە لە بەرامبەر ئەو هەموو زوڵم و ستەمەی لێیەکرێ تا ئێستا چاوەڕێی موچاکە موچەکە سەرەتایی ترین مافە یعنی تر تۆ ڕەنگە بەشێک لەو ڕقەی پێشوو دەسەڵات لە منی هەبووە باشە هی سەردەمی سەرۆکی مافی مرۆڤ بوو بێ کە دەسم بردۆ بۆ ئەو دۆسیانە وێنەی کەسێکت پیشانە دەم ئەم کەسە ئەمە کێ؟ ئەمە وەلیدی یونسە ئەمە ئەبوو خوبەی بیناوە چیرۆکەکەی چی بوو؟ ئەمە ساڵی 2000 بە سیناریۆیەک لە هەولێر گیرا باشە دوای 10 ساڵ لیژنەی مافی مرۆڤ لە خولی سێ وەلیدی یونسیان دۆزیەوە 40 کیلۆی مابوو ئێستا کە دۆزرایەوە و منەظەماتی دەولی تێگەێنرا ناچار کرا بدرێ بە دادگا دوای 10 ساڵ کە برایە بەردەم دادگا حاکموتی من ئێستای بینم لە ئێستەوە حسابە لەسەری 5 ساڵ حکمیاندا واتە لە 2015 ئەبوو ئازاد بێ ئێستاش لە زیندانە؟ ئێستاش لە زیندانە هەموو تاوانەکەی زانی چییە؟ ئەڵێ نەمە پیاوێکی خەتەرە هیچی لەسەرنەوە بەردی نەیاوە بە دیوارێکە مێشولەیەکی لە ئاو نەکردووە بەڵام ئەمە ترسی هەیە تەقینەوە لە مووسڵ بووە 15 ساڵ بۆمە لە زیندانا بووە توانە ئەمە هیچیان دەست نەکەوتووە یخۆ بەشاری شەروای کردووە بەڵام چاوێک بگێڕنەوە بزانن ئەوانەی کە زوڵمیان لە میلەتە کردووە هەر لە ناو واقعی ئێمە هەر لەم هەرێمی کوردستانە بزانن بەشێک لەوانەی کە زوڵمیان کردووە سەرنجام چیان لێ هاتووە ئەگەر بەر تۆڵەی خەڵک نەکەوتە بن بەر تۆڵەی خوا کەوتون بە نەخۆشی باش بەدۆ پرسیام لەسەر هەمواری یاسای بودجەی بۆ کوتا پرسیاریش ینی وا بڕیار بۆ هەمواری بکەنەوە بۆ سەری نەگرت نەوتێرێم هەنادە بکرێتەوە بۆ سەری نەگرت دەکەوێتە دوای مانگیە؟ طبعا ناکۆکی زۆر بوو لە ڕۆژی هەشتی مانگە هەشتی 12 و کۆبوونەوەکان نەتوانرا ئەنجام بدرێ
ئەو ڕۆژەی سەرۆکوەزیران هات دیفاعی کردوتی ئەم هەمواری یاسای بوجەمان پێویستە بۆی نرخی نەوتی هەرێم دەرهێنان و بەرهەمهێنانی لە 6 دلار و بکەین بە 16 دلار هەندێک لە کوتلەکان ناکۆکی خۆیانیان هەیە لە عێراق تووشی ڕەتفعل بوون و تیانێمە قوبوڵمان نییە سە دواخراوە بەڵێ یەکەوێتەوە ساڵی ئایندەش چی لێدێ جارێ نازانم هەرچەنە من بڕای تەواوم بەوە هەیە هەمواری یاسای بوجەش بەو جۆرە بکرێ نرخی نەوت بۆ دەرهێنان بکرێ بە 16 دلار هەرێم نەوت نادا بە عێراق هەردیانەی بە قاچاق بێ بەڵێ لەبەرەوەی قازانجییان بۆ بردنەکەی زیاترە چۆن بە 16 دلار نەوت تەسلیمەکەن سوپاس دەکەین کاکسۆران خۆسەڵامەتکە مادەمان کردی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ